باشانی فاکولتی زانست و مروایتی کۆمەڵایەتەکان پێکهاتووەیان بەشی قانون، بەشی زمانی ئینگلیزی، بەشی کارگێڕیکار، بەشی نوێنەری، بەشەکانی سڵاو من پاوان شێوان خۆم مامۆستام دووەم جارمە کە دەخوێنمەوە دەرچووی بەشی ئینگلیزیمە ئەم ساڵ دوا ساڵم بوو سەرەڕای ئەو هەمومان دیبوون و خێزان و زۆر ئەرکەم لەسەر شام بوو بەڵام توانم هەدەفەکەی خۆم بەدەستبێنم و هیوادارم کەس بێ هیوان نەبێ و هەمیشە ئافرەتان لەبەرەوەی ئەو پێیجێکە قسە دەکەم لەسەر ژنە هیوادارم ژنان یەکەم بن و هەمیشە لە پێشەوە بن و تەشجیعتان دەکەم کە بە دوای خەونەکانتان بکەون و خوێندنیش یەکێکە لەو ئاڵایە لەو یەکێکە لەو شتانی کە زۆر زۆر گرنگە بۆی ئافرەت پێی سەربەرز بێ بۆی ئیشی خۆمان هەبێ بتوانین ئێمەش خۆمان لە ناو کۆمەڵگەدا بە دەرخەین و ببینە بڵێن مەشخەڵێک ببینە پێشڕەو بۆ منداڵەکانمان بۆ خێزانەکانمان بۆ ئەو جیلەی کار لە داهاتوودا بێن ئینشاڵڵا سوپاسان دەکەم پیرۆزە لە هەرموو خوێندکاران و لەخۆشم سپاس. من خوێندکارنیان قاسم دەرچووی بەشی بایۆلۆجی لە زانکۆی کۆیا ئەمڕۆ زۆر خۆم بەخۆشحاڵ دەزانم کەوا توانیتم پاش ماندووبوون و هەوڵ و تێکۆشانی 16 ساڵی خوێندنم بگەین بەم ڕۆژە پیرۆزبایی سەرجەم لە هاوڕەکان و سەرجەم ئەو هاوڕێ خۆشەویستانی کە ئەمڕۆ لێرەکانە بەشدارین کە خولی 19یەمین دەرچوانین ئەم ساڵەکە بێگومان هەر کارێک لە ئێمە کە دەستمان بە خوێندن کردووە بە کۆمەڵێک ئاوات و ئارەزوو هیواوە دەستمان بە خوێندن کردووە و بۆ هیوایە بووینە کە خوێندنەکە تەواو بکەین و بگەین بۆ هیوا ئاواتێک کە خواستومانە بێگومان منش وەکو هەر خوێندکارێکی دیکە هەوڵی و ئارەزووی ئەوەمان هەبووە کە لەو بەشێکە تێدا خوێندومانە سەرکەوتوو بین و بتوانین کارێکمان دەست بکەوێت پاش ئەوەی کە توانیمانە تێدا دەربچین لەو بەشە بەڵام سەرەڕای ئەوەش ئەگەر بێت و سەیری وەزعی ئێستا بکەین لەبەرەوەی دامەزراندنمان نییە کەواتە پێویستە لەسەر هەر کاتێک لە ئێمە بۆ خۆی بتوانێت کارێک بکات و لەو ئیتر لە مەجالی ئەوەی کە تێدا دەرچووە یاخود لە هەر مەجالێکی دیکەدا بێت دووبارە هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوڕەکانم دەخوازم و دەستان خۆش. من خوێندکار ڕێژنە خدر دەرچووی بەشی بایۆلۆجی فاکەڵتی زانست و تەندروستی لە زانکۆی کۆیا زۆر خۆشحاڵم دوای 16 ساڵ خوێندن توانیمان بگەین بەو ڕۆژە پیرۆزبایی لە خۆم و سەرجەم هاوڕێیانم دەکەم لێرە و کۆتایی نییە لێرە سەرەتای دەستپێکەکانە بۆ سەرکەوتن سەرەتای دەستپێکی ئەوەیە کە دەست بکەین با کارکردن لەسەر پێی خۆمان بوەستین بتوانین داهاتوویەکی ڕۆشن بە خۆمان دیاری بکەین.